نام حنان نعمانە کۆلێژی پزیشکیم تەوا کردێ بەشی مایکرۆبایۆلۆجی هاوسەرگیریم کردووە 4 ساڵە و خاوەنی 2 منداڵم کچەکە کوڕۆکم هەیە بە ناوی ئیلین و عەبدولباری خەڵکی هەولێر بووم لە تەمەنی 11 ساڵی دەستم بە حفزی قورئان کرد سەرەتا لە سەنتەر ئیستیقامە بوو کە بە چەند مەرحەلەدا ڕۆژناوەکەی لە ئەخیری ئێستا بوویتە دەستگای ڕۆشنبیری نووری حکمە هەر لە یەکەم ساڵی کردنەوەی ئەو سەنتەری ئەمن بەشداریم تێدا کرد سەرڕای ئەوەی تەمەنیشم گچکە بوو بەس ئەو وەختی یعنی ئەو مەرجیاندانە نابووکەوە تەمەن چەند بی بەس ئێستا کە مەرجداندرایەت لە تەمەنی 16 ساڵی وەردەگری کە دەستم پێ کرد لە 2007 پاشان لە 2017 تەواوم کرد تقریبا دەکاتە ماوەی 9 ساڵ 10 ساڵێک تەواوم کرد سەرەتا لە ساڵی یەکەم بە 2 جزء دەستمان پێ کرد دەرسەکانیش بێجگە لە حفظ تەفسیر بوو تەجوید بوو هەتا چەند ساڵێکی تەجوید و تەفسیر بەردەوام بوو پاشان لە مەرحەلە سێ و تقریبا لە چاریشەوە بەرەبەرە ئەو تەفسیر و تەجویدە نەما تەنها حفزەکەمە پاشانیش حفزەکە سەرەتا لە 1 لاپەڕەوە دەستیان پێ دەکرد هەفتانە 1 لاپەڕە واجبمان بوو پاشان بووە ڕوبعەک یعنی 2 لاپەڕە و نیو بخۆم یەکەم شت کە حەزی خۆم نەبووە کە چوومە سەنتەری چکە لە تەمەنێکی گچکە چووم بە نسبەت ئەوەی کە لە عائیلەتی ئەو هامە کە الحەمدوللا بابم کە پێی دەگوترێت دکتۆر عەبدوڵڵا مامۆستای تەفسیری سەرەتا بەخۆی یعنی بە زۆری دەماینارد نەک هەر ئەمن هەموو خوشکەکانیشم بە عائیلی دەچوینە سەنتەری پاشان وەی کرد بە خۆم حەزم تۆ سەنتەرەکەی و ئەگەرنا لە سەرەتاوە بە ئەوەی خۆم نەبوو بە ڕەغبەتی خۆم چکە هەموو منداڵێک حەزی لێ نییە ئەو ئەرکە قورسەی بخاتە سەرشانی خۆی زۆریش هانیان دایمە داکو بابم هەردووچیان زۆر لە گەرم بووینە یعنی جەوەکی ئەو هان لە بۆمان ڕەخساندیەکەوە بە خۆمان حەزمان بچە ئەوەی قورئان لەبەر بکەین و بە خۆمان لە 2 دەرسی دینی بین بەخۆی سەنتەر هەفتە 1 ڕۆژ بوو 2 شەمان بوو سەرەتا 1 لاپەڕیان کەدا دەدەدا لە داهاتینەوە ماڵە لە ڕۆژی سێشەمەوە یعنی داکم لە گەرمان بووە تەفسیری پێمان دەخین یعنی واجبی دەدا یعنی چەند ئایەتێکی لەبەرکەین هەتاوەی لێ هات ئەمە بە خۆمان فێر بووین پاشان بە خۆمم دەکرد یعنی بەلایەنی کەم ئەگەر سێشەمیش پێڕانەگەیشت بام چارشەم دەستم پێ دەکرد هەر ڕۆژێ چەند ئایەتێک هەتا دەگەیشتەوە دووشەم تەواوم دەکرد داکو بابم لە تەمەنی منداڵی پاشانش کە هاوسەرگیریم کرد هاوسەرەکەم زۆر یارمەتی دامی یعنی نەک لە ڕووی لەبەرکردن لە ڕووی ئەوەی کەوا وەختی لە بۆم تەرخان دەکرد ینی هانی دەدام نەیدە هێش سارد بمەوە لەسەرەوەی چکە بەڕاستی ئەمن بێجگە لەوەی لە دەرس سەنتەری دەرسی کۆلێژیشم هەبوو و هەروە منداڵیشم هەبوو ینی ئەرکەچی زۆر قورسم لەسەر زۆر جار سارد دەبوومەوە هاوسەرەکەم هانی دەدام دەیگوت ناوی بەجێبێلی ئەگەر بکێ غەم هەموو شتێک دەتوانی لێک وەختی 2-3 ئیش بکەی بتوانی ئەمنیش دەمیست چەندی زووترە قورئانەکەی حفظکەم پێش ئەوەی منداڵەکانم گەورە بن چکە دەزانم یعنی چەند منداڵ گەورەتری کەمتر مەجال دەوی و هەروە پیاوەکەشم زۆر یارمەتیدام یعنی لە ڕووی منداڵی و ڕادەگرتنەوە خەسووشم ئاگاداری منداڵم دەبوو کە خاصم دەچمە سەنتەری یعنی ئاگای لێ دەبوو نەیدەهێژ ئەوەم دەبێتن یعنی ساردمەوە لەسەر سەنتەرەکەی ئەگەر بکەی غەمیش یعنی پاش نوێژی سبەینان نیو سەعاتێک ئەوەندەی لە بۆ دانەی بەسە لە بۆت کە مراجعی بکەی و هەروە حفزەکەش بکەیت چکە وەختەکی بەبەرەکەتە و هەمیش دەنگە دەنگ بلێ لە بۆ منداڵ ئەو شتانە وەختەکی زۆر باش زۆر زەحمەت و بەس یعنی وەم کرد وەختەکەم ئیستیغلال کرد لەسەر حیسابی خەوی خۆم لەسەر حیسابی ئیسراحەتی خۆم یعنی جاری وا هەبووە ئیمتحانی سەنتەر و کولیەشم هەردووک پێکەوە بووە
شەوەکەی زۆر کەم نستیمە سعاتێک 2 ساعت نستیمە ئەویت کەم هەم لە بۆ خوێندنەکەیدانە ئەخین وەختەکانی خۆمدا بەش کردێت چ وەختێک کە قورئانی مراجعە بکەمەوە چ وەختێک دەرسی بخینم ئەگەر یعنی فکر لەوەی بکەوە کەوا ژیان چەند زەحمەتی و ناخۆشی تێدایە بەزنە ئەو هەموو ناخۆشی ئەگەر بگەڕی لە دوو سەبەبەکەوە دڵت پێ خۆش بیتن بە تەئکیدی قورئانە چونکە تاقیم کردەوە ئەو ڕۆژانی کەوا فەراغم هەبووە و دەرسم نەبووە یعنی قورئانەکەشم جاریوا بۆ ئیهمالم کردیە بەڕاستی تووشی دڵتەنگی پێ بوویمە یعنی ئەگەر بێت و بەس 1 ساعتی خۆت لە ژیانت ڕۆژانە تەرخان بکەی لە بۆ قورئانەکەی بەڕاستی دەویتە دڵخۆشی دنیا و قیامەتیشت بەخۆی کە لەبەر دەکەی ئەو معنایەوە نییە تەواو لەبەر کرد و وازی دەبینی بەعکسەوە چەند زیاتر لەبەر دەکەی مەسئولیەتێکی زیاتر دەکەویتە سەر کە تەواوی دەکەی یعنی بارێکی زۆر قورست لەسرە چونکە تو دەبی ڕۆژانە مراجعی بکەوە یعنی 1 هەفتە مراجعی نەکەوە زۆر تەئسیر لە حیفزەکە دەکات کە ئەنەما هەر لەبەر نەکردێ یعنی جاری وهە بۆ خلالی 2 هەفتەی بەسەر تێپەڕ بووە دووبارە هەموم لەبەر کردیتەوە یعنی زۆر تەئسیر لەوەی دەکات دەبی ڕۆژانە دابنەی باشترین وەختیش پێش نوێژی سبەینێ یعنی سعاتێک یاخود پاش نوێژی سبەینێ ئەو دوو وەختە زۆر وەختێکی باشن هەم لە بۆ حیفز هەم لە بۆ مراجعەش بە تەئکید وەختی کە حیفزم دەکرد یعنی تەسەوری ئەوم نەدەکرد ڕۆژێک لە ڕۆژان تەواوی بکەم یعنی ئەوەم هەبوو دەمگوت دەبی ڕۆژێک بێ ئەمن هەمووی تەواو بکەم ئەو شەهادەی وەربگرم بەس پاژەوەی کە تاوام کرد ڕاستە هەستێکی زۆر خۆشە بەس بەڕاستی مەسئولیەتێکی زۆر قورسم کردە سەری یعنی دەبی پارێزگاریەکی زۆری لێ بکەم لەوەی لەبەرم کردیان کە خوای گەورە تەمەنەتی محەدەدی دایتێت و نازانیت چ وەختێک ئەجەل دێ بەس ئەوەندەی یعنی قەرار بدەیت تەواو لەو ڕۆ دەست پێ دەکەم تەواو قورئانەکە بەڕاستی باشترین تێش و قیامەتیش قورئانەکەیە یعنی ئەگەرە تو فکر لەو حەدیثانە بکەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەربارەی قورئان خوێندن کە دەفەرمێ پلەکانی بەهەشت بە پێی ئاەتەکانی قورئانی پیرۆزە ئەوە زیاتر هەن دەدا یعنی ئەتو چەند ئاەتی زیاتر لەبەرکەی زیاتر پلەت وەرز دەبیتەوە ئەگەر فکر لەوەی بکەی و دەست پێ بکەی هیمەت بکەی یعنی نیەتێکی ئەوەشت هەبی کە تەواو بەخاڵسی لە بۆ خوای گەورە لەبەر دەکەی ئەوە دەتگەینتە ئەوەی کە بەردەوام بی لەسەری و هەروە باشترین هاندەریش لە بۆی بتانی لەسەر حیفزەکە بەردەوام بی چونە سنتەرە چونکە لە ماڵێک کەمێک بە خۆت ئیهمالی دەکەی و کەس لەسەرت نییە لەوێن دەریش بەرنامەت لە بۆ دانرا بێجگە لەوەش دەرسی تەفسیر و ئەوانە زیاتر هاندەر دەبن لە بۆ لەبەرکردنەکەی خوای گەورە لە ئاەتێک لە سوڕەتەکانی دەفەرمێ والذین آمنوا واتبعتهم إيمانهم بإيمان ألحقنا بهم ذريتهم یعنی ئەوانەی کەوا باوەڕیان هینا ئیمانیان هینای یعنی خێزانەکانی یانیش کە سوکاریان دەگەنە پلەی وان یعنی ئەگەر بێت یەک لە دوو هاوسەرەکان پلەی بەرزتر بوو دەتوانی شەفاعەت بکات لە بۆ ئەوی دیکە یعنی بگاتە هەمان پلەی خۆی سەرڕای ئەوەی کە وەک هەموو ئافرەتێک کە خەریکی ئیشی ماڵم بەڵام هیچ شتێک ڕێگر نییە لەوەی کە قورئانەکە لەبەر بکەی دەتانی هەر لە کاتی ئیشی ماڵیش دابنێ وەختەکەت لە بۆ مراجعە قورئانەکە لە تەنیشتە خۆت دابنێ و مراجعە بکەیەوە هاوسەرەکەم یارمەتیم دەدا لە منداڵ بەخێوکردن ئەوانە بەس لە ڕووی ئیشی ماڵەوانە نا هەر بەخۆم دەیکەم هەروە دەرسی کولیەشم خوێندێ و ئیمتیحاناتی خۆشم کردێ و هەموو ئیشەکان تانیتم وەختی خۆی لە بۆ دابنێم ئەگەر بەرنامە ڕێژی لە بۆ ژیانی خۆت نەکەی بە هیچ ڕناگە بەس ئەگەر بێت و داینێ ئەو سەعاتە لە بۆ ئیشی ماڵ ئەو سەعاتە لە بۆ دەرس خوێندن ئەو سەعاتە لە بۆ حیفز بە هەمووی ڕادەگەی کە قورئان دەخوێنی ئەو جەمێشکت ئیسراحەت دەکات دەتانی وەکو شتێکەوە لە بۆ ئیسراحەتێکی دەستەی و مێشتی خۆشت قورئانەکەی دابنێ یعنی لە کاتی ئیسراحەت چونکە بەڕاستی دڵت پێی خۆش دەبی و هەمیش مێشکت فۆرمان دەبی لەگەری زۆر جار قورئانەکەی دادنێم خەریکی منداڵیشم یعنی ئاەتەکە خوێندوا دەگەڕێمەوە سەری یعنی خاصە لە بۆ مراجعە نەک لەبەرکردن دەبی دانیشی وەختێکی خاص دانێ بەس لە بۆ مراجعەکە دەتانی ئەوە ئیشەکانی خۆت بکەی و مراجعەش بکەی یانیش دەتانی بە مۆبایل لێ بدەی یعنی بەس جێ لێ بگری و ئیشەکانیش بکەی بە تەئکید ئەوە ژوەیە چونکە هەموو وەختێک ئەتوانێ ئەوت نییە هەر قورئانەکە مراجعە بکەیەوە زیکرەکەش هەر گەورەیە بەس یعنی باشترە قورئانەکە طبعا فەزلی زیاترەوە نییە ئەگەر بێت و یەک ئاەتش لەبەربی ئاەتەکە بە بەردەوامی دووبارەی بکەی و فەزلی زیاترە و زیکرەکانیش هەمووی نالێم یعنی زیکر ئەوەترە ئەویش دەتانی بیکەی
بەس ئەوەندێ بە خۆتان دەزان یعنی هەر پیتێک لە قورئان پاداشتی ئەوەندەی هەیە یعنی کاتە ئەوە هانمان دەدا لە بۆی کە قورئانەکە زیاتر بەسەرزارمان بێت. ناوم عەبدولکەریم هاشم کەریمە، تەمەنم 24 ساڵە، مامۆستامە لە پەیمانگەی کوردستان بۆ زانستەکانی کۆمپیوتەر. من هاوسەری حەنان خانم کە سەرەتای هاوسەرگەریمان کرد لەگەڵی 18 جوزئی قورئانی لەبەر بوو. ئەلحەمدولیلا بە فەزلی خوا لەگە دایک خۆشەویستم زۆر هەڵماندا کە قورئانەکەی ئەفز کاتن. ئەلحەمدولیلا سوپاس بۆ خودای گەورەی ئێستا کاوێ قورئانی ئەفز کردووە. دایکم لە سەرەتا کە یەک ماڵ بووین لەگە دایکم زۆر هانی حەنانی دەدا، دەیگوت دەبی بەردەوامی بەشکم ئەو خێر و پاداشتە لە بۆ منیش بێتن زۆر یارمەتی دەداین لە ئیشی ماڵەوە. بەڵام ئەوە 5 مانگە کە جودا بووینەوە بەڕاستی باڵەپەستۆیشی زۆر و زەختەشی زۆرم لەسەرا لە ماڵەوە، چونکە حەنانی خێزانم یەک لە قوتابی کۆلێژە، دووش قوتابی سەنتەری نووری حیکمەیە، وەروەها کە خاوەن 2 منداڵین، ینی کە دەبێت منداڵەکان بە مەلای دایکم ئەو جەبی بەمە سەنتەری هەفتانە تقریبان چند سەنتەری دەکرد خێزانم. یەک لەوانە سەنتەری کەزنەزان، سەنتەری سەفار، سەنتەری بنەسلاوە، سەنتەری حیکمە. ئەلحەمدولیلا مەژ یارمەتیماندایە بە هەموو لایەک، منداڵەکانیش کە کاتی دەستە سەنتەری لە لای خۆم دایدەنێ. پێزگەلەوەی کە قوتابی بۆ لە دەزگای نووری حیکمە مامۆستاش بۆ لە سەنتەرەکانی کە، چونکە بڕوانامەی وەرگرتووە لەلایەن وەزارەتی ئەوقاف کە بڕوانامەی تەجوید. لە سەرەتا کە هاوسەرگیریمان کرد من زۆر خۆمماندی کرد کە لە دەستگای نووری حیکمە منیش وەکو نمونەیەک وەکووی ینی دەست بە ئەفز بکەم، بەڵام ینی بەڕاستی ژیانەکە زۆر قورسە. ینی ئێستا من بەس هاوکاری بیمە ئەو توانیتی بخوێنیتن. ئینشاڵڵا خوای گەورەش ینی ئەمەش کە یارمەتیماندایە لە بۆمەش قبوڵ دەکاتن. سوپاس بە خودای گەورە، ینی نێرم کە حەنان خان لێخوانەیە من لە زۆر جیانیش باسم کردووە، ینی هاوسەرێکی زۆر باشە. لە زۆر ئەم لە خۆشم یاریزانی هەڵبژاردی عێراقم، یاریزانی ینی هەولێرم، ینی لە زۆر شت ئەویش ئامۆژگاری کردوم، ئەوە باشە، ئەو خراپە، ئەو هامەکە، ینی لە زۆر هەڵا منی گەڕاندۆتەوە. بەنسبەت شەهادەکانیشم هەموو ساڵێ شەهادەم بەدەست هێنایە، ینی هەر مەرحەلە کە تەواومان دەکرد لە سەنتەری حیکمە لە ئەخیری ساڵەکەی احتیفالی ئەوە دەکرێتەوە چێ دەرچۆ شەهادەی پێدەدرا. ئەلحەمدولیلا هەموو ساڵێ پێم درا و زۆربەی ساڵەکانیش بە پلەی دووەم یان یەکەم دەرچوویمە. بەس ئێستا لەبەر منداڵ ینی دەرفەتیەوەم نەبووکەوە شەهادەکان دابنێم. بێجگەلەوەش ئیجازەم هەیە لە تەجوید کەوا لە ئەوقاف ساڵی 2014 ئیمتحانم کرد کەوا لێژنەیەک دانیشتوون مامۆستا حەمزە و ئەبوو ئەیمەن و مامۆستا زیاد بە پلەی 96 دەرچووم ئەلحەمدولیلا لێ. و ئێستاش لە سەنتەری حیکمە دەرس تەجوید دەلێمەوە، بەڵام لە سەنتەری تکەش دەرسم گۆتیتەوە، بەس ئێستا بەردەوامی ئەو ماوەی دابڕایمە. لە سەنتەری کەزنەزان دەرسم گۆتیتەوە، لە بنەسلاوە و لە سەنتەری سەفاریش دەرسم گۆتیتەوە، بەس ئێستا کەمەکدا بڕایمە لەبەر منداڵ ئینشاڵڵا پاشان دەگەڕێمەوە. بەڵێ لە ئەوقاف کە و ئیجازەم بەدەست هێنا ئەوە زیاتر ینی بووە سەبەبی ئەوەی لە سەنتەرەکانی کە داوا بکەن دەرس بلێمەوە، چونکە کوبلێ ینی مطمئین دەبیلەوەیکەوە ئەو تەواوی کردیە و تەڵەبەکانیش زیاتر جێ لەو مامۆستای دەگرنکەوە دەڵێن ئیجازەی هەیە، ینی کە دەرچۆ لە تاقیکردنەوەی ئەوقافی.